و ئامۆزایەکەم هەیە حیوانی نەخۆش بوو وەلەو نەخۆشەکەی بەکارهێنا سەتاسەد استیفادەی لێ کرد وەڵا هەیە ئەو دارە کە تەمەنم پێگەیشتیمە لە باو باپیرا ئەو دارە هەروە بووە هەردوو ڕەنگ بووە هەر پە دوو ڕەنگی دیتراوە زاو دارەش جیاوازی لەوەیدا لۆ نەخۆشی بەکاردێ و ئامۆزایەکەم هەیە حیوانی نەخۆش بوو وەلەو نەخۆشەکەی بەکارهێنا سەتاسەد استیفادەی لێ کرد کە بەکارش هاتیە لە ئەو نەخۆشیەکەم بە تازە باسن کرد لۆ زەرچێ ئەوە بەکار هاتیە ئیستیفادەشی لێکرا زاخەرێک هەم لۆ نەخۆشیەکەی سەردانیەکە و هەم لۆ دیتنەکە سەردانیەکە سەرنج ڕاکێشە خەڵک لەکوێوە دەیانێ ئەوەندەی تۆ دیتبێت لەکوێوە خەڵک هاتووە بۆی وەڵی جامن لەبەرەوەی کە ئەمە لێرە گوندەکەن لێرەیە خەرک لە هەموو منتیقا ڕاتی سەردانیەک لە هەموو منتیقەکە سەبرن تازە باسن کرد لە بادینە و لە هەولێر و لە سۆران و لە هەریر و خەلیفان و ئەو منتیقەکە ڕادی ئەوەی دەشێت ێرە بەلایەوە سەیرەکە و دارە بە هادی زۆر ینی پەلایەوە زۆر سەیرەکە و دارە دوو ڕەنگە دار بەڕوو هیچمتر بێژینەوی ئەو هاشین بووە یعنی زۆر سەرنج ڕاکێشە بەشە سەوزە کاڵەکە یان سەوزە تۆقەکە بەکارهێنن بۆ زەردەکە بەکارێت سەوزە کاڵەکە بۆ چارەسەری نەخۆشی بەکارێن ئەوە چۆن بەکاریهێنن شێوازی بەکارهێنانەکەی چۆن ئەوە تا ئاوەیەکەن ئاوەیەکەن ئەوجا بەکاری دەین ئەوە خۆی دار بەڕووە بەڵام لە ئێرە لەو دوو ڕەنگەی لەسەرەوە جودا بوویتەوە بوویتە دوو ڕەنگ هەر ئەوەی ئەمە دیتە بن هەردوو ڕەنگ بووە لە بنشێک دارە دار بەڕووە بەسەوە دیارە تەقدیراتی خوای ئەو هەیە برێ ئەگەر متر بەکراوی متربە نیە ئەو تەقدیراتی خوای گەورەیە هیچ داری تر هەبووانێ لە سنوورەکە لە شوێنی تر بەو شێوەیە یەک دار بێ و دوو ڕەنگیش بێ هیچ نییە دار نییە لەو منتیقەی تەو شێوەی پێشبینیەکەن تەمەنی دارەکە سەروی 100 ساڵەوە بێ زیاتر شەوی ئەرێ وەڵا زۆر زیاتر شەوی